زۆربەی مادەکانی یاسای بۆ دانەنراوە تەنانەت بەشێک مادەی تێدایە کە مەترسیدارن لەسەر ئایندەی عێراق و هەرێمی کوردستانیش. من یەکێکم لەوانەیە کە لە نووسەرانی دەستور بووم چەند هەوڵماندا نەمانتوانی مافی چارە نووس بخێنە ناو دەستورەکەوە. سەرۆک وەزیر فەرماندەیە چەکدارە نەنووسراوە بە یاسا تەحدیرێک، نەنووسراوە مەجلیسێکی لەگەڵە، نەنووسراوە نائیبی هەیە، نەنووسراوە بە کەیفی خۆی. توانن کاریگەری لەسەر بڕیارەکانی عێراقدا هەمووی 9 نقطە بوو، یەک لاپەڕەیە تقریبا تەفسیلاتی دیانە تەفسیلات هاتنە سەر هەر خاڵێەوە تەفسیلاتەکە نەهاتوانین لەگەڵ ڕێ بکەون. چه ڕووداوێک هەیە چه بڕیارێک هەیە کە ئێران ڕاستەوخۆ دەستی تێخستێت و گۆڕی بێت؟ ئەوەی لە هەموو کەسێ زیاتر دژەوە بوو ئەمریکیەکان وەوتیان بە هیچ شێوە من نامانوێت 1 سانتیمەتر بخەینە سەر هەرێمی کوردستان. چاپێکەوتن لەگەڵ مەحموود عوسمان سیاسەتمەداری کورد شەوی یەکشەممە کاتژمێر 9:05